سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا لە کەرکووکم بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆز شەوانە لە کافێ و هۆڵەکانی شاری کەرکووک قەرەباڵغێکی یەکجار زۆر دروست دەبێت بە بۆنەی یاری سین و زەرف گەنجان کۆ دەبنەوە و لە دوای نوێژی تەراویح دێن یاری خۆیان دەکەن. ئەمە دڵخۆشی یاریزانێکی دیاری کەرکووکە بە ناوی نەعمان قەساب. من بۆ وردەکاری جار دەچمە لای خۆی. ئەمە دڵخۆشی ئەو یاریزانەیە. هەڵبەتە یاری سین و زەرف یارینێکی دێرینی شاری کەرکووکە کە شەوانە لە مانگی ڕەمەزاندا ئەنجام دەدرێت. من دەمەوێت خۆی وەربگرم. کاک نەعمان سڵاو لێبێت. سەرچاوم بەخێر بن. بۆم باسکە بۆ هێندە دڵخۆشی. والله بۆ خۆشیێکە بۆ ڕەمەزان بۆ خێری ڕەمەزان بێ ئینشاءالله بۆ ئومەت محەممەد. وەڵاش ئەمەش داناوە بەس بۆ خۆشیە بۆ تەعارفە. هەموو ماشاءالله کوردە عاربە تورکمان لێرە هەموو ساڵ قەعەم هەیە هەموو لای منن. واتە ئەم یاریە یاری سین و زەرف هەموو نەتەوەکانی کۆ کردوێتەوە؟ بەڵێ یان ئەم یاریە چۆن ئەگەر باسی ئەم یاریە دوو گوڵتیای دەکرد دوویەک. ئێستا من بشارمەوە بەرامبەری وەرگێ ئەڵێ ماڵ ئەڵێ دوو ئەمە ماڵەکەمە یان هەر کەسێک یاری هەیە خۆی خنکاندۆ لە ناوی دەرچێی خۆیەتی ئەڵێ دوو لە ناوی دوو کە دەرچێەوە دووە بەعز جەماعەتی ئەڵێ سێ خاڵش هەیە لە ناوی. ئەم یاریە بەس بۆ خۆشییان بەس بۆ ئێوە یاریەکەن لەگەڵ یاریزانەکانی هەولێر یان سلێمانی ئێوە دەرێ ناوی منە سلێمانی ئەوە جەماعەت هاتووە جەماعەت چەمچەماڵن لە هەولێر هاتوونە لە سلێمانی هاتوونە لای من دانکوونە. ئەتوانی یاریەک بکەی یاریەکمان پێ پیشان بدەیت؟ بەسەر چاو دایێ دایێ خاسی هێدە. دەمەوێت بە بینەرانی پایتەخت میدیا پێشان بدەم یاری سین و زەرف چۆن دەکرێت لە کەرکووک. ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت ئەوە سەرەتا دەشارنەوە دواتر تیمی بەرامبەر دەبێت بە لێسانینی خۆیان دەری بهێنن. ئەوە دوو من سێ لێ نادەم. عەفەریت بۆچی هێندە بەهێزی دازایە ئەوە بەس بۆ خۆشیە من حەزەکەمەوە یاری بنە ئەوە بەس بۆ کێفە. کاک نەعمان لە چەند تیمت کردووە یان کامە ساڵ یارم کردووە؟ وەڵی تەقریبان چی بڵێم بۆت 30 زیاترە 30 ساڵ. باشە لە چەند تیم بردووتەوە یەکەمت هێناوە هیچ بردووتەوە؟ واو زۆرم بردووە زۆرم بردووە. هەموو شەیەک بەردەوام یان دەکەنەوە؟ بەڵێ هەموو ڕۆژ خۆی لە ڕەمەزان بوو بەزارە لە ڕەمەزان بوو بەس ئێستا هین بووە هەموو ڕۆژ بووە. باشە مێژووی ئەم یاریە ئەکەوێتەوە بۆ چەند ساڵی ڕابردوو چەند ساڵ پێش؟ ئەوە سەتە یان چەند خاڵ بێ؟ والله تقریبا 50 ساڵ زیاترە ئەم یاریە وسەڵەیە قۆرەیە پیرادیە ڕەحیماوەیە ئیمام قاسمە لە شۆرتە بوو مەنتەقە شەعبیەکان هەمووی بوو لە کەرکووک. بێنی حتا بەیانی یانم یاری حتا بەیانیە لە دوای نوێژ دوای ئیفتار هەمووی دێنەوە. سەرچاوم بەخێر بن.